هیوادارم ئەفرین و تەواوی پارچەکان و شار و وڵاتی کوردستانمان ئازاد بێت، ڕزگار بێت لە دەست داگیرکاری و فاشیست و ئەو کۆمەڵکوژەیەکە لەسەر گەلەکەمان بەگشتی بەڕێوە ئەچێ. لەم ساڵ یادی داگیرکردنی ئەو شەڕانەی کە لە ڕۆژاوای کوردستان و ئەفرین و هەموو شارەکان ڕوویاندا بەڕاستی شەڕ و داگیرکردنێکی ناڕەوا بوو، داگیرکردنێکی دڕندانە بوو، چکە گەلی کورد هەمیشە لەسەر خاکی خۆی بووە، هیچ دەستدرێژی و داگیرکاری لەسەر خاکی هیچ کەس نەکردووە، هەمیشە داگیر کراوە. لەبەر ئەوە بە شێوەیەکی ستەم، بە شێوەیەکی نادادپەروەری و دڕندەی و کۆمەڵکوژی کوردستان داگیر کرا. ئەفرینیش شارێکە لەو شارە کوردستانیانەی کە خاکی پیرۆزی کوردستانە، بەو شێوازە لەلایەن چەتەکانی داعش و دەوڵەتی تورکی داگیرکەرەوە داگیر کراوە. پێویستە لەو چوارچێوەیە هەموو لایەک هەوڵی ئەوە بدرێ کە جارێکی تر ئەفرین ڕزگار بکرێ و بگەڕێتەوە باوەشی کوردستانی ئازیزمان، چونکە بەڕاستی ئەو خاکە خاکی کووردە، یعنی خاکێکی دێرینی کوردستانە. لەبەرەوە ئەو داگیرکاری کۆمەڵکوژی و کە ئەو ستەمەی ئێستا لێ ئەکرێ دژی تەواوی مرۆڤایەتی و دژی تەواوی مافەکانی مرۆڤە. لەبەرەوە پێویستە وڵاتانی ئەوروپی و بەناو مافی مرۆڤ و دیموکراتی ئەوانش ببینن و بزانن و هەوڵ بدەن، یعنی سنوورێک دابنێن بە ئەو داگیرکاریانەی دەوڵەتی تورک کە گەلی کورد لە زێدی خۆی کۆمەڵکوژەکە و داگیر ئەکا و هەتا دارەکانیشی ئەبڕێت و ئەیبات بۆ خۆی. لەبەرەوە لەو چوارچێوەیە گەلی کورد پێویستە یەک ڕیز بێ، پێویستە گەلی کورد بە تایبەت لە هەموو بەشەکانی کوردستاندا چۆن بۆ کوبانی بۆ تەواوی ڕۆژاوای کوردستان تێکۆشانیان کرد، ئازادیان کرد. پێویستە ئێستش بە گیانێکی یەکڕێزی و نەتەوەییەوە هەوڵی جدی بدرێ بۆ ئازادکردنی ئەفرین، بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ خەڵکە ڕەسەنەکەی خۆی.